توانای دوو منداڵی بەهرەمەندی کووردە لە فێربوونی میوزیک و دانانیشە لە پیانۆژەنینە ئەم دوو منداڵە کووردە هەر لە سەرەتای ژیانیانەوە ئەم بەهرەیە کە لە سەرەتای لەگە باشیان قسەمان کرد کەم ڕۆژ زیاتر گفتوگۆکەین ئەم بەهرەیەیان تیا بووە کە بتوانن ژەنیارێکی باشیان تیا دەربچێت و لە وڵاتی ئەڵمانیا نیشتەجێن بەڵام هەمیشە بە زمانە کوردی جوانەکەی خۆمان قسە ئەکەن و هەمیشەش کوردبوونی خۆیان لایە و ئەمەش بەهرەیەکە کە ئەتوانین چاوەڕێی داهاتوویەکی زۆر جوانیان لێ بکەین و ئایندەیەکی باشیشیان هەبێ ئێمە من زیاتر قسە ناکەم ئەڕۆمە لای خۆیان و لای باوکیان و مامۆستا شەهرامیشمان لەگەڵایەکە و بەردەوام لێرە لەگەڵ منداڵانە خەریکە و ئەوێ زیاتر مناڵان فێری میوزیکە سڵاوتان لێبێت بەیانیتان باش و بەخێر بێت کاکە یاد و کاکە شاد و مامۆساش زۆر بەخێر بێن بەیانیتان باش کاک قەلەندەر وەکو باوکی ئەم دوو منداڵە سەرەتا پێم خۆشە شاد و یاد لە کێوەی تر تۆ زانی و کە ئارەزومەند و یاخو بەهرێژی ئاواتیە کە پیانۆ بژەنە سەرەتا وەکو هەم باوکێ ئامێرە بۆ مناڵەکە تەکڕی و حەزەکەی فێری مۆسیقابێ و من خۆم جاران گیتارم لێە حەزمەکرد مناڵەکانیش و فێری گیتار بن زۆر زوو با بڵین بۆ دەستم پێکرد بەس دوای سێن کرد زۆر مەیلیان لێ نییە پاشتر کیبۆردێکم بۆ کڕین و هەروە بەیەک پەنجە فێری چەند ئاوازێکم کردن بەس دوای کە بینیم ماشەڵڵا زۆر بە خێرایی فێرە من خۆم زار لە 35 ساڵە خەریکی گیتارمەوان بە 3 4 مانگ منیان بەجێهێشت ئەنجا تێگەیشتم بەهرە هەیە هەیە یان نییە ئەوە شتێک نییە بڵێ توانێ ئەوەی کە بەهرەش شتێکی خواییە بەهرێکی سروشتێکەیانە و کارەکانیان گەورەیە و لە ئەڵمانیاش بەڕاستی زۆر بە چاوێکی ینی بە چاوێکی زۆر گەورەتیان ئەڕوانن تەنانەت مامۆستاکەیان ئەڵێ من ئەو کەلیمەیە زۆر بە حەزەرەوە بەکارێنم بەڵام ئەتوانم پیان بڵێم دوو معجیزە لە ئاواز لە عازفکردن و لە ئاوازدانانیشە ئەو پارچە مۆسیقایش ئێستا کە شار ئەسپی کرد لە دانانی خۆی بوو ماشەڵڵا دەستەکانی دەستە خۆش بێ کاک قەلەندەر کاکە یاد سڵاو لێبێت و بەیانیت باش و بەخێر بێ سەر چاوان فەرموو مایکەکە وەرگرە لە مامۆستا شەهرام زۆر سپاس بەخێر بێ سەر چاوان کاکە یاد باسی خۆتم بۆ بکە با بزانم تۆ لە کێکەوە ئیتر ئەم حەزت لا دروست بوو حەزت بۆ ژەنینی ئامێری پیانۆ هەبوو کە هێواش دەستم کرد بە پیانۆ فێربوون زۆر خۆش بووم باوکم ویستە باسی کرد یەکجا هەویدا هەنێک گیتارمان فێرکات بەڵام لای خۆم من و براکەشم زیاتر هەزمان بە پیانۆ بوو ئیتر ئەوەی ئێستا 4 ساڵنی بۆ پیانۆ لێ ئەدەین 3 ساڵیشە لە شاری دارمشتات و ئەڵمانیا و ئاکادمی für Tonkunst weil مامۆستایەکی زۆر باش بەناو ئۆلیڤە کۆڵب دەرسی پیانۆمان بۆ ئێت زۆر باشە دەستان خۆش بێت سپاس بۆ تۆ بچینە لای کاکەیات کاکە شاد زۆر بەخێر بێ سپاس بۆ پارچە میوزیکی پێشکەشکردین کە دانانی خۆت بوو تۆ لەگەڵ یادا تا چەند بەیەکەوە هەوڵێن ڕۆژانە تەمارینەکانتان بەیەکەوە بێت و بۆی کە بتوانن باشترین پێشکەش بکەن باشترین میوزیک دابنێن ئێمە ڕۆژانە دایمەن ئاین کات نییە کە تەمرینەکەین یانیستە کاتێ نییە بووین ئیموە سەعاتە تەمرینەکەم بەیانی سەعاتێک و نیو هەمووەژە جیاوازە زۆر باشە ئێمەش دوو پیانۆمان هەیە یعنی یەک پیانۆ نییە تا کەسە تەمرین کە ئەوەی تر چوە وێ بکە تا سەرەی ئەوە یەکسەر دوو پیانۆ ئەکوستیکمان هەیە بە ماوە یعنی کێشەتانە دوو پیانۆی بۆ کڕی و باوقی تر کامێتان یەک پیانۆ ئەسڤەکە تەمرینەکەوەی ترش بەسەر ئەوەی تر زۆر باشە با بزانم شاد خەونی تۆ چییە حەزەکەی کە گەورەبی چۆن بانەکەن یعنی لە ئێستا بیرە لەوە کردوەوە ماشەڵڵا ئێستا من سێری تۆمە کرد بە شازێکی زۆر جوان پەنجە پشکۆلەکانە ئەهێنا و لەسەر ئەو پیانۆی عەسفە ئەکرد تۆ لەم تەمەنە مناڵەوە ئەم بەهرە جوانت تایە ئەم بەهرە گەورەیە تایە حەزەکەی لە داهاتووە ببی بەچی بە داهاتووە ئەمە ببن بە مامۆستای پیانۆ اینجا ئەمە ببن بە مۆهەندیسیش زۆر با بچینەوە لە یاد بزانم عەفو مامۆستا شەهرام با ئەو پرسیارەش لە یاد بکەین تۆ حەزەکەی تۆ خەونت چیە حەزەکەی لە داهاتوە ببی بەچی من ئەمە ببن بە پیانیست و کۆمپۆزەر ئەمە بە ئەمە جەش بکەم هەر سەرکەوتوو دەستەکانە خۆش مامۆستا شەهرام زۆر بەخێر بێت یعنی
هەر لە بەیانەوە کە بینیومی یەک وزەی جیاوازت هەیە ئەمڕۆ لەگەڵ ڕۆژەکانی تایە هەستەکەم کام دوو مناڵە لە بەرکەوتنیانە بۆ لەگەڵ توە هەسێکی زۆر خۆشیان بە تۆ بەخشیوە هەستەکەی تۆ ڕۆژانە چەندین مناڵێتە لای تۆ کامووی توانایەکی باشیان هەیە توانای یاد و شاد تۆ وەکو مامۆسایەک چۆنەی بینیوە چاوەڕێکیان لێکەیت لە ڕاستی ئەگەر لە یاد و شاد بینە دەرەباسی هونەر بکەین بەگشتی هونەر پێشەوەی پێویستی بە تێگەشتن و فێربوون هەبێ پێویستی بە بەهرە هەیە مناڵێک کە فێری موزیکە بێت لەگەڵ دوو مناڵەگەر جیاوازیان بکەین جیاوازەکان لە بەهرەکەیە نەک لە زیرەکیانە کیان زیرەکترە ناکیان بەهرەمەندترە سواز بخوا ئەم دوو مناڵە هەردووکیان دوو مناڵی بەهرەمەندن کە ئەم بەهرەیە زگماکیە نەک ئەوەی کە فێری بوو بن لە هونەریشە ئەوە زۆر زۆر خێراتر پێشتەخاوەک لەوەی کە مناڵێکی زیرەک بیت و ئاستی زیرەکیت باڵا بێن بەهرە لە هونەرە زیاتر پێشتەخا لەو زیرەکەی کە هەیە یاد و شادیش توانایەکی زۆر زۆر باشیان هەیە لە ژەنینی پیانۆیە ئەویش بەهۆی ئەو بەهرەی کە هەیەە ماشەڵڵا ئاستێکی زۆر باڵایان هەیە زۆر باشە جا ئەمڕۆ ئێمە حەزەکەین کەمترین گفتوگۆ بکەین بۆ ئەوی ئەو بەهرە جوانەی کە ئەم دوو کوڕۆپسکۆلە جوانە هەیەە بتوان کە بە شازێکی باشیش بە بینەرەکانمانی بگەێنن سەری کاکەیادە کاکەیاد ئامادەی بۆ ئەوی بەرهەمێکی تر پێشکەش بە ئێمە بە بینەرەکان بکەی
ئەی ئەو دەستانە و خۆش بێت ماشەڵڵا فەرموو دەستەکانە خۆش بێت زۆر باشە کاک قەلەندەر با بێمەوە لای بەڕێستان یەک پرسیاری کورتت لێ بکەم من هێندە پەلەمەوە نامەوە کاتەکە بڕوا لەبەر ئەوەی زۆرترین بەرهەم تێشکەچکەن چەندە گرنگە دایک و باوک هەر لە ماڵەوە کە هەست بە بەهرێ و توانایەکی هاوشێوەی بەهرەی کاکەشاد و کاکەیاد ئەکا وازی لێ نەهێنە بڵێ خۆی بەهرەیە تیا گەورە ئەبێ وردە وردە فێرە بێ بەڵکو دەست بەجێ هەر لە تەمەنێکی مناڵەوە کە هەستت بە بەهرەکە کرد ئیتر گرنگی بەوە بدەیت کە بە شێوازێکی ئەکادمی تر بەهرە و تواناکە و شێوازە ئەکادمیەکە تێکەڵ بە یەکتر بکرێت دایکبوون یا باوبوون کارێکی ئاسان نییە هەر ئەوە نییە بە ڕێزا مناڵ بخەیتەوە هەبێ زۆر ئاگداریان هەموو مناڵێک بەش بە حاڵی خۆی هەموو ئینسانێ ڕێی خاڵە لاوازەکانی خۆی هەبێ بەڵام بەهرەکانیشی تایە ئەگەر دایک و باوک احتیمام بە مناڵەکانیان من دڵنیام هەموو مناڵێک بەهرەیەکی تایە بەلایانی کەمەوە ئێسانە بێ زۆر کاری لەسەر بکات تەنانەت مۆزارتیشکا و بەهرە گەورەی هەبوو ئەڵێن ئەگەر ترینینگ تەمرین نەبووە و باوکی لە پشتی نەبووە نابوو بە مۆزار لەبەرەوە بەڕاستی ئەبێ کاری لەسەر بکرێت ینی هەموو جاریش ئەو کارە لە ماڵەوە دەست پێکات ڕاستە ئینسان چونکەوە مەسئولێتی دایک و باوک خۆیانن کە ئەو کارێ بکەن هەتای گێنە لای مامۆستایەکی باش ڕاستە من ئەگەر ڕوخسەت بێ زۆر حەزەکەم بەڕاستی ئێمە لەگەڵ یا دووشات کاتوینەتەوە سلێمانی مەڵبەندی ڕۆشنبیریە یعنی ئەو باوشەی کە بۆی کردوەوە بەڕاستی زۆر جێگەی خۆشحاڵیمانێ سە لەگەڵ یا دووشاتەکە لە ناو شاریش بۆ چەند جێگە ڕۆیشتون کابین یا دووشات باوشان بووەکەنەوە ڕسمیان لەگەڵەکەم تا ڕفیقەکانی خۆشم کێن وەلام بۆ سەردارم لەگەڵ مناڵەکان و ڕسمەگرن لەگەڵ خۆم جاتی شانازی بۆتەوە بەڕاستی لەم شارەیە بۆ نمونە کاکە زایری کەریمە ڕەش بینایەکی خنجیلانە و جوانی نەوناوە یا دووشات بە ناوی ئەمان و ڕسمیانی هەڵواسیوە ئەوە ینی کارێکی وا جوان هەر لە بەڕێزێکی پیاوێکی ئەوە گەورە و شایستەیەت دوێنێ میوانی مامۆستایی گەورەمان مامۆستا مەزهەری خالقی بووین کە دانیشت و گوێی لە یاد و شاد گرت و قسەی بۆ کردین و مەجموعە کتێب و پەرتوشی زۆر مهمی پێشکەش کردین ئەمە پشتگیری و هاندانێکی زۆر گەورەی بووە ئەو دەورە گەورە و جوانە و برانەی کە بەڕێز مامۆستا شاران بینیوێتی کە ئەم دەرگا و ڕێگانی هەموو بۆ ئێمە کردوێتەوە بۆ شێوەیە پاڵپشتی یاد و شا دەکات ئیتر بەڕاستی من کە هاتوومەتەوە ئێرە ئەبینم یاروشات تا ئێستا بڵم بەس منیان هەبوو و مامۆستایەکیان هەبوو لە ئەڵمانیا پشتگیری کردوون کە هاتوومەتەوە ئەڵم بە خۆشحاڵیەوە هەموو پشتگیری ئەم چاو پێکەوتنێ لەگەڵ ئەم کەناڵە جوانەیە کەناڵی کورچات کە بەڕاستی باەخێکی هوەری گەورەی هەیە قیمەتێکی هوەری گەورەی هەیە قەناتە کە هەموو جارێک بەدوای ئەم کارە هوەریە مهمانەیە ئاگەڕێت سوپاس و دەستخۆشیم بۆ هەر بەڵام لە سەرەتای قسەکانیش ماوتم دوو مناڵی کورت چونکەوە مناڵی تۆن بەڵام ئێمە شانازیان پێوە دەستیان خۆش بێ کاکە شات چۆمان لە بەرەمێکی تۆش بێت فەرموو
بژیت دەستە خۆش بێ مامۆستا شەهرام با بێمەوە لای بەڕێستان ئەم توانایی کە لەم لە یاد و شادا ئەبینرێ لە ڕووی بەڕێستانەکو و مامۆستایەکە و ئەزمونێکشتان هەیە لە بوارەکەیە ئەتوانرێ بوترێت چەند ساڵ پێش تەمەنی خۆیان کەوتون ینی ئەو بەهرەیە کە تیانایە چونکە بەجددی کە سەیری پەنجە پشکۆلەکانیانەکەی هەست بە سورعەتێکی زۆر زۆرەکەی ئەو ئێمە وەکو بینەر کە سەیری ئەەکەین ینی لە لای خۆمانەوە بێ ئەوەی شارەزابین لە بوارەکەیە هەست بەوە ئەکەین کە پێش تەمەنەکەی خۆیان کەوتون بەڕێستانۆک و مامۆستایەک لەسەرم بابەتە چۆن قساکە لەسەر قسەیەکی باوکیان بە چیرۆکیی خۆیان جوابی ئەوە بینەوە لە پێشبڕکەی کا بەشداریان کردووە خەڵاتیان بەدەست نێناوە لەبەرەوەی کە لیژنەکەوتیانە ئەو پارچەی کە یاد لێ یاوە هی تەمەنی ئەم نییە هی تەمەنی سەر و 15 ساڵە وی ئێمە ناتوانین هیچ حەقێکی بینێ ئەوە هەر وەڵامێکە بۆ ئەو پرسیاری بەڕێستان کە ئەو پارچەی کە یاد لێ یاوە سابقەی سەر و تەمەن 15 ساڵ بەشداری پێیەکەن بەڵام یاد بۆ بەشداری کردووە دیارە لەگەڵ هاوتەمەنەکانی خۆیان یەکسان نەبووە ئەویش بە ئاسێکی زۆر باڵاتر نەک بڵێ بە ژەنینی خراپخواانە خواستە بۆیە وتیانە داوای لەبوردنەکەین ئێمە ناتوانین ئەمە بکەین چونکە لیژنەکە ئەویان نەکردو لە ڕاستیە وەک لە سەرەتا وتم بەهرەکان ئەوەندە زۆرە کە توانای ژەنینێکی زۆر زۆر باشیان هەیە و دەسوپەنجیان زۆر زۆر بە خێرایی توانێت سەرپیانەکە بژەنێ لە هەمووی گرنگتر بەبێ هەڵەکردن ئەژەنن نەک ئەوەی کە بڵی بەس بژەنن هیچ هەڵەیەک ناکەن ئەشێت ئەگەر ئێمە یەک تۆز شتەکە بوازینەوە ئەشێت هەموو دایک و باوکێک بە دوای بەهرەی مناڵەکەی بگەڕێ شەد نیە هەمووی ببێتە پیانۆژەن ڕاستە ئەشێت ببێتە مەلەوانێکی باش ئەشێت ببێتە یاریزانێک لە بواری شەترەنجا ئەشێت گرنگ ئەوەیە تۆ بەهرەی مناڵەکە بدۆزیتەوە ئێستا ئەگەر کا قەلەندەر حەزی بکردا ئەم مناڵانە ببنە یاریزانی شەترەنج ڕەنگ بوو نەبن سەرکەوتون نەبن لە بوارەکەیە بەڵام سوپاس بۆ باوکو دایکێکی ئاوا میهرەبان و باش کە ڕێچکەی مناڵەکەیان ئەدۆزنەوە بۆیە گرنگە هەموو دایک و باوکێک بزانە مناڵەکەی بە چ ئاراستەیە کابارێ نەک ئەوەی کە خۆی حەزی لێتی ڕاستە بەدڵنیایی زۆر باشە کا قەلەندەر بۆی کاتەکەمان بووی بە زووترین وەڵامی ژوەرگرین بۆی میوزیکەکانی ئەمان جۆلە بێ لەگەڵ ئەوەی کامانە بەهرەیشانێ بێکمان لە هەموو بوارەکانی ترۆ ڕۆکرێتە ئەم مناڵانە بۆ نمونە لە کاری سینەماییە کاری فیلمێک هەیە کامان بەشدار بن پێمان خۆشە تۆ ئاماژەیەکی کوردی پێبێت یاد بەشدارە بێ ساڵ لە فیلمێکی سینەمایی ئەڵمانیا زۆر ئەوش بۆی ئەو شادانی لە ئەمان لەو شوێنن کە لە ئەکادمی فێتوان کونست ئەکادمی موزیک و دەنگ کە لەوێ کۆرسی مۆسیقاوەرن و لێش بەڕێز و تایبەتیکی زۆر و سەیری یاد و شادەکەن بە تایبەتی و ڕێزەی کە لە یادیانێن وەکو یەکێک کە لە بەهرە هەرە دەکبەنەکان تەماشایەکەن و لێەوە ئەو ڕیژیسێرە و دەرهێنەرە شاد و پارچە موزیکانی یادی بینی بوو هات دانیشتین پێک و دانیشتمان کرد لەگەڵ ئەکتێرێکی بەناوبانی ئەڵمانیا تاوان دەوری ئەم دەورێکی جانبیە دەورێکی سانوێ بەڵام دەوری مناڵێکی پیانیستی بەهرەمەند ئەوێنێ لەو فیلمی ئەم ساڵ لە مانجی یانزەیە تەسویرەکرێت زۆر باشە هەر سەرکەوتوو بن دەستەکانیان خۆش بە ئەگەر حەز بکەن وەکو دواوتەی خۆتان وتەیەکە بێ چونکە ئێمە ئیترە و کاتێک ئەماوە تەرخانێکین بۆ ئەو پارچەی کا بۆ یاد و شادە وەکو باوکی یاد و شاد کا قەلەندەر ئەگەر قسێکە دەستە خۆش و دووبارە و دەوارم و سوپاسدانەکەم زۆر زۆر ئەم کارانەی کە ئەمانێکەن ئەمان پیانۆژەن نین تەنها ئەمان موزیکدانەرن ڕاست ینی ئەو پارچە مۆسیقانی کە خۆیان لێنیسە و پارچە مۆسیقایش کار لێداوەش لە دانانی خۆەتی بەڵام کورتیان کردەوە بۆی بەرنامەی ماوەی بەرنامەکە درێژ دەبێت یاد پیانۆ کۆنسەرتی دانەوە کە بۆ ئامێرێکی پیانۆ ئۆرکێسترایشی گەورەیە یاد لە توانایەتی سەمفۆنیایەک بنووسێتەوە شاد مۆسیقاکانی کە دانێت زیاتر بۆ پیانۆ داینەوە بەڕاستی مۆسیقاکانی زۆر ڕۆمانسی و خۆشە کە گوێ لێگری هەروە پارچە مۆسیقا هەیە بۆ سێتێکی چەلۆ و کەمانچە و ڤیۆلا کە دایناوە ئەمەی دوای ئەمان توان کار ڤاریشن دەستکاری کارەکانی بتۆڤن یا مۆزار بکەن یا خۆ پارچە مۆسیقایەکی کوردیێنن لە کۆنسێرتا لە ئەڵمانیامان مۆسیقای کوردیان لێداوە لەگەڵ مۆسیقاکانی لیست و باخ و شۆپانە پارچە مۆسیقایەکی کوردیان لێداوە کە دەستکاریان کردو و بە فەنتازیای خۆیان وەکو پارچە مۆسیقایەکی عالەمی پێشکەشیان کردو دایم بۆتە جێگەی خۆشحاڵێن چونکە ڕیتم و میلۆدی کوردی زۆر خۆشە من زیاتر قسە ناکەم زۆر باشە ماوسا شەرام تۆژۆک و دوای وتەی خۆت بۆ مناڵانە و ئەمەش هاندانێ بۆ هەموو بەهرەی مناڵەکانی گەش زۆر سپاس بەڕاستی ئێمە پێویستمان بە دەیان و سەدان نمونەی وەکو کاک قەلەندەر و هاوسەرەکەی هەیە بۆی گرنگی بە مناڵەکانیان بن و بەهرەکانیان بدۆزنەوە هیوادارم ئێمە لە ساڵی ئایندە ئێمە لە شوێنی تردا دابنیشینەوە ئەوەیەک بین باسی ئەوە بکەین کە بڵێن
یادێستا لەگەڵ ئۆرکسترایەکی گەورەی دنیاە شاد لەگەڵ ئۆرکسترایەکی گەورەی دنیاە یا بڵین بە مناڵی هاتوونەتە پرۆگرامەکە ئێمە ئێمە لە 10 ساڵ و 20 ساڵی ئایندە باسی بکەین کە بوونەتە دوو ئەستێرەی گەورە لە دنیاە و چاوەڕوانیشان لێکرێ بەڕاستی بە هیوای ئەوەی تەندروستیان باش بێت و بتوانن زیاتر بچنە پێشەوە دەستەکانتان خۆش بێت. سپاس بۆ ئێوەش کە ئەمڕۆ لەگەڵمان بوو.